لەسەر زیادبوونی بەکارهێنەران و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە ئەو دۆخە مەترسیدارەی کە باس کرا و ئەو ئامارانەی کە بەرزبوونەوەی بەخۆیەوە دیوە بەڕێز سەرمەند بەرزنجی کارگەڕی ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادەی هۆشبەر لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە دەست بە گفتوگۆکان مەکەم لەگەڵی بەڕێز سەرمەند بەخێر هاتی لەوە دەست پێکەم دۆخەکە ئەوەندە مەترسیدارە تا کۆمەلگای نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە کوێسە لە راپۆرتەکە بینیمان بەداخەوە ئێمە بۆ کۆڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادەی هۆشبەرەکان پێشتر چەندین جار هۆشداری ئەوماندا بوو کە ڕۆژی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان گەشتۆتە ئاستێکی مەترسیدار و ڕۆژ بە ڕۆژ بە پێ ئەو داتانەی کە بڵاو دەکرایەوە ساڵانە هۆشداریەکەتان بۆ هاوڵاتی بووە بۆ لاری هۆشداریەکانمان بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی بۆ حکوومەت وە هەموو جار باسی ئەومان دەکرد کە دۆخەکە لە مەترسیدارە ئەوەی کە بەڕاستی زۆر لە ساڵی چەنەوە هەستان کرد دۆخەکە مەترسیدارە ئێمە کۆڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی لە ساڵی 2009 ئەو کاتێک کە هێشتان مەترسیەکانی مادەی هۆشبەر نەگەیشتووە و ئاستەوە ژمارە بەکارهێنان لە ئاستێکی زۆر کەمدا بوو ئێمە درێکمان بە مەترسی ئەو مادە هۆشبەرە لە سەرداهاتوی هەرێمی کوردستان کرد بۆیە بیرمان لە دامەزرانی ڕێکخراوێکی کۆمەڵگای مەدەنی کردەوە و خۆشبەختانە لەو کاتەوە دەستمان بەکارەکان کرد بەڵام ئەوەی کە ئێستا گەیشتونێتە ئەو قۆناغە بەڕاستی قۆناغێکی مەترسیدارە ئەوەی کە زۆر مەترسیدارتر ئەوەیە کە بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەم جارە بە شێوەیەکی ئاشکرا بەو شێوەیە هۆشداری لە زیادبوونی ژمارە بەکارهێنەر و بازرگانیکردن لە هەرێمی کوردستان بدات ئەمە بەڕاستی دەتوانین بڵێن زەنگێکی مەترسیدارە ئێبتی ئەمە پێویستە هەنگاوی جددی و خێرا بگیرێتە ئەو هەنگاوە جددی و خێرانە چیە دەبێت بگیرێتە بەر ئەو هەنگاوە دەبێت چی بکرێت بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان پێشتر یاسایەکمان هەبوو کە یاسای عراقی بوو ئەو یاسایەکی کۆم بوو لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستان نەدەگونجا خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی بۆ پەرلەمانی کوردستان پێشکەش کرد و پەرلەمان لە ساڵی 2001 ساڵی 2020 یاسای ژمارەیەکی دەرچوو ئەو یاشایە خاڵی جەوهەری زۆر باش تێدا بۆ ئەوەی کە گرنگ بوو بەڕاستی ئەگەر وەکو خۆی یاساکە جێبەجێ بکرابایە کە بەداخەوە ینی خەمساردی لە جێبەجێکردنی یاساکە هەیە خەمساردی لە جێبەجێکردنی یاساکە بەشێکی پەیوەندی بۆ بارودۆخا بوو کە ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بۆ بەتایبەتی قەیرانی باڵێن پرسی کۆڕۆنا و قەیرانی دارایی بابەتێکی دیکە ئەوەیە کە بەپێی یاساکە لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی جەنابی وەزیری تەندروستی و نوێنەری لایەنە پەیوەندیدارەکان دروست کراوە ئەو لیژنەیە بەڕاستی دەتوانم بڵێم وەکو پێویست ئەدای کارەکانی خۆیان نەکردەوە بۆ پێی کە کاری ئەم لیژنەیە دەبێت کاری ئەم لیژنەیە گرنگترین باڵێن ئەرچی ئەم لیژنەیە ئەوەیە کە یاساکە وەکو خۆی جێبەجێ بکات سەرەتا پێڕەوی جێبەجێکردنی یاساکە دواتر ئەوەی کە زۆر گرنگە سنتەری شیانەوە بۆ ئەو کەسانە دروست دەکرێت کە ئاڵودەی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوونە لەو سنتەرە لە خولی شیانەوە با بڵێن ئەو ماوەی حکومەی کە بۆیان دیاری کراوە دەبێت ببنەوە کەسێکی شیا و بگەڕێنەوە کۆمەلگا و ئەوانەی کە بازرگانی پێ دەکەن با بڵێن بەپێی یاسا مامەڵیان لەگەڵدا بکرێت ئەوەی کە هەیە بەڕاستی لە ماوەی نزیکەی 3 ساڵە یاساکە کە لە بواری جێبەجێکردندا تاوەکو ئێستاکە نەتوانراوە ئێمە ڕووی ڕخنەکانمان بکەینە کێ بەڕێز سەرمەند بەڕاستی وەکو باسم کرد ینی حکوومەتیش مبەرەراتی خۆی هەیە بەوەی کە دۆخی کۆڕۆنا هاتە پێشێدی وەزارەتی معنی کە بە بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا وەزارەتی تەندروستی بوو دواتر بەڵام دەکرێت دەست لە بابەتێکی ئەوە مەترسیدار بێگومان ئەجا قسەکە لەسەر ئەوەیە دەکرا هەندێک هەنگاوی خێرا بگیرێتە بەر بۆ نمونە ئێمە لە زۆربەی لە چاکسازیەکان سنتەر وەکو نەخۆشخانەیەکی بنکەیەکی تەندروستی بۆ چارەسەری گیراوەکان هەیە دەکرێت لەوێ بەشێک هەر لە چکە ئەمە کردنەوەی با بڵێن سنتەری شیانەوە پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری زۆر تایبەتمەندی خۆی هەیە پێویستە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی دادوەریەوە لە ڕووی پزیشکیەوە کۆمەڵێک هەنگاوی خێرا بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ئێمە لە چاکسازیەکان بنکەیەکی تەندروستیمان هەیە دەکرێت بەشێک لەو بنکە تەندروستیە ئێمە لێکۆڵەری دادیمان هەیە پزیشکی تایبەتیمان هەیە کارمەندی تەندروستیمان هەیە هەر لەناو چاکسازیەکان دەکرا بەشێک لەو چاکسازیانە لەو بنکە تەندروستیانێک لە ناو چاکسازیەکە هەیە وەکو هەنگاوی یەکەم بکرابایە بۆ سنتەری شانەوە لانی کەم ژمارەێک لەو کەسانێک کە ژیرا بوون ئەوانەی کە لە ڕووی جەستەیەوە ئامادەیان تێدایە بۆی جارێکی دیکە ببنەوە کەسێک شیاولانی کەم ژمارێک لەو کەسانە بمانتوانی زۆر باشە بەڵام مەترسێکی دیکە کە لە هەرێمی کوردستان باس دەکرێت دەوترێت جیاواز لە بەکارهێنان و بازرگانیکردن پێوەی ئێستا قسەیەکەیە لەسەرەوەی لە هەرێمی کوردستان بەرهەمیش دەهێنرێت شتی وا هەیە زانیاریتان هەیە ئێوە بخۆی ئێمە پێشترش باسی ئەومان کردووە بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان تا ساڵی 2003 عراق بە هەرێمی کوردستانیشەوە یەکێک بۆ لە وڵاتانەی کە بە وڵاتی خاوێن ناوی هاتوو بۆی کە تەنانەت هیچ بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەری تێدا نەبوو بەڵام
بەداخەوە ینی لە دوای ئەو گۆڕانکاریانێک کە لە عێراق و لە ناوچەکە ڕوویدا لە چەند ساڵی ڕابردوو لە بەشێک لە پارێزگاکانی عێراق چاندن هەبوو ئەوەی کە هەبوو لە هەرێمی کوردستان بەکارهێنان بووە بۆ پێی هەرێمی کوردستان وەکو هێڵێکی ترانزیت بەکاردێنرا زیاتر بۆ گواستنەوە بەکاردێنرا بەڵام ئەوەی کە ئێستا دەبێنرێ و یاخود وەکو قسە باز دەکرێت لە ناوچە بەرهەم دەهێنرێ بەڵێ لە هەندێک ڕاستکراوەتەوە ئەمە یعنی دەتوانین خۆی باڵێن ئەم هەنگاوی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە ئەبعادی سیاسیشی هەیە تەنیا لایەنێک نییە کە بە ئاسانی سیر بکرێت مەبەستت چێ لە مەبەستم لە ئەبعادی سیاسی بۆ نمونە ڕەنگە وڵاتانی هەرێمی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە هاوسنوورین لەگەڵی ڕۆڵی هەبێ لە هاوردەکردنی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان بەشێک لەو ناوچە سنووریانەی کە پەکەکە دەستی بەسەرداگرتووە ئەوان ینی باز دەکرێت کە وەکو سەرچاوی سەرەشی داهاتی دارایی خۆیان بەکاری دێنن و لەو ناوچانەی کە لەژێر دەسەڵات و هەژمونی ئەواندایە تەنانەت چاندنیش هەبووە و دواتر هێناویانە بۆ هەنگاوی دوم بۆ کە بازرگانیکردن بوو. بەڕێز سەرمەد بەرزنجی کارگێڕی ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادە هۆشبەرەکان گەلێک سوپاس بۆی ئامادەبووی لەگەڵمان دەستەکانە خۆش بێت.